بەڕێزان دووبارە سڵاتان لێبێت بەردەوامی لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا شێخ محەممەد بەرزجی پێشەوەی کۆمەڵی ئیسلامی بۆ قسەکردن لەسەر مێژووی سەرهەڵدانی ڕوتی ئیسلامی و بزاوتی ئیسلامی لە کوردستان. مامۆستا گیان بەر لە پشوەکە ئێمە باسمان لە هۆکارەکانی سەرهەڵدانی ڕوتی ئیسلامی کرد لە کوردستان. ئێستا ئەمێ ئەو پرسیارە بکەم بۆچی بە درێژایی مێژوو لە باشووری کوردستان هەمیشە ڕەوت و بزاوتە ئیسلامیەکان لە ناوچەی هەورامانەوە سەرهەڵدەن؟ تۆ خۆت بەرزنجیت بۆچی لە بەرزنجە شتێکی وا پێیان نەبوو، بۆچی لە مەتەقەی خەرەداغ نەبووە، بۆچی لە ناوچەکانی تری کوردستان لە بادینان نەبووە، بۆچی لانکەی سەرهەڵدانی بزاوتە ئیسلامیەکان بە شێوەیەکی بەرفراوان لە ناوچەی هەورامانەوە سەرهەڵەیەت؟ جا ئەوەی یەک خاڵێکی بچکۆڵما بۆی لەم دوایە جوابی سوالەیە. بەڵێ فەرموو. ئەمجا بۆ ئەم وەزعایی کە ئەمڕۆ لەم عالەمەتیا دەژین بڵێن ئەمریکا بە لەگەڵ هاوپەیمانەکانی کاتێ ویستیان تەدەخڵکەن لە شوێنی عێراقا لەسەر بۆ خاتری مەسەلەی کوێیت و یام خەیر بڵێن بۆ خاتر بەشێ سعودێشی هەتیا بوو وە دووبارە وارێکە و حاکمی عێراق حاکمێکی دیکتاتۆری زاڵم بوو بەهانەیەکی باشی بۆ دروست بوو بێت وەزعی عێراق تەدەخڵکە لە شوێنی عێراقا و ئەوە بڕژێمی سەدام و عفلەقیەکانی لە عێراقا کۆتایی پێهێنا. ئەمە ئەوە کات کۆتایی پێهێنا حتا ئەمریکاش ئەم لە مەرحەلە ئەخیرا لەگەڵ ئێمانەی بردەسە لەگەڵ کووردا. بۆ نمونە ئەمریکا و کاتەکە ها تەمان ئەوەی کەوا مەزلومتر بوو لە عێراق لە هەموو مکەویناتی عێراقی لە هەموو مکەوینەکانە میلەتی کورد مەزلوم بوو. ئەمریکای توانی لەگەڵ قادەی کوردی اتفاقا بڵێ ئێوەی ئەلانی حکوومەتی خۆتان کەن دەوڵەتی خۆتان کەن. جارێ ئەمەی نەکرد وەکو ئەمەی نەکرد حتا ئەیتوانی بقی ناکە ئەلانی حکوومەت ژمەکەن بەڵام حدودی فدراڵەتی خۆتان جەبەل حەمرەینە بڵێ بە ئەوانەی کە لە خواری جەبەل حەمرەیەوە کە حەقتان لێ تا جەبەل حەمرەیە بڕۆن حەقتانی لەوە زووتر بڕۆن. ئەمەیشی بۆ نەکردین حتانەی قەراریان ئەو جوهودی نەکرد کە کەتا کەرکوو کوردستان بێ. ئەوە ئەمە ئەمیشای جوابەکەی جەناوی ئەمن وا دەزانم لە کوردستانی ئێمە کوردستان لە ڕاستیە دوو جۆرە قیادەی تیا کراوە بۆ ڕزگاری میلەتی کورد. جۆرێکیان بریتیە بۆ لە چی لە علەمای دین علەمای دین شۆڕژگێری ئەدەبی فیکری سیاسی و هەروەها عەسکەریش وەکو کێ وەکو قازی محەممەد شێخ مەحموودی مەلیک شێخ سەعیدی پیران شێخ سەعیدی پیران شێخ ئەحمەدی بارزان بەڵێ قسمێکیشان هەر وەکو علەمایش بوو بن ئیزافە بە علەمایی بەنەماڵەیەکی ئاینی بوون وەکوی سەباس کرد جەنابەت شێخ سەعیدی پیران شێخ عەبدولسەلامی بەرزان شێخ ئەحمەدی بەرزان مەلا مستەفای بەرزان ڕەحمەتی خوا لە هەموویان و هەروەها شێخ مەحموود مەلیک حتا شێخ سەعید پیرانی کوردستانی تورکیا بەدیعوزەمان نەوڕەسی ئەرزی با سەعات دەکەم و هەروەها حتا قادەکانی ئیستەی کوردیش ئەگەر خۆیشان لیباسی بە شێخەت و سەیدی و عالمی لە بنەکە لە بنەماڵە عالمەکە لە بنەماڵە عیلمی و شێخەتەکانن بەڵام لەوانەیە دڵیان بێشە ناویان وێنی میسەیەکەیە کە شەجەرەکان بخوێنەوە لەبەرەوە بەڵام بەشێکی گەورەیش منتقەی هەڵەبجە و منتقەی هەورامانات دەسێ باڵای هەبوولەوە. ئەم جا چونکو منتقەی هەورامانات حەقی فەزلی هەیە بۆ چونکو نۆپیری هەورامانات مەشهورە. حتا من لەو ساڵانەی پێشوە کتێبێکم کڕی باسی هینەکە شخصیاتی لەهۆن و هەورامانە دەکا 36 شەختیەتی دینی کە نیشتمان پەرۆر ونتیا بوت و شەڵە باتانە بۆ لە من باقیەکەم بۆ وتن. پێت وانییە نزیکی جیۆگرافی سیاسی ناوچەکە یا با بڵێم نزیکی سنووری ناوچەی هەورامان لە ئێرانەوە هۆکار بیبێ بۆ ئەوەی کە شەپۆلی ئاینگەرایی و ئیسلامی سیاسی زیاتر ڕووکاتە و ناوچەیە. جا ئەوش طبیعی حقیقت جیپۆلۆتیک تەسیری هەیە تەسیری هەیە ئێمە بڵێن حتا شاخ و داخ تەسیری هەیە هەنیە هەمیشە
ئەڵێ دائیما بۆچی تەماشاکەی ئیسان لە سەحرا فکری پاکترە لە جیبالە فکری پاکترە لەبەرەوە مولەوەس نابێ بە ئەفکاری بێگانە ئەبینی منطقەی هەورامانات جێگەی شانازیە بۆ هەموو کورد چونکە وەکو تۆ فەرمووت زۆر شۆڕشەکانی کورد لەم ئەخیریشە مەرکەزەکەی هەورامان بوو تۆ شۆڕشی ئەیلول هەر هەورامان شتێکی باش بۆ شۆڕشی تازەی هەموو لایەنە کوردستانیەکان من قەناعەتیشم بۆ نییە ئێمە لەقەب بۆ یەکدا بنێن قەناعەتم وایە ئەگەر کابرایە 6 کوڕی هەبێ ئەم دەکوڕە خۆنە یەک ناویان نییە یەکێ ناوی ڕزگارە یەکێ ناوی ئەحمەدە یەکێ ناوی هەورامانە یەکێ ناوی هەرچیە ئەم دەکوڕە مادام ناویان جیابێ بێقینیان بێلەیەک خۆ مادەم باوکیان یەکێکە و دایکیان یەکێکە برای یەکەن ئەم لایەنە کوردستانیانە مادەم باوکی هەمومان کوردە و دایکی هەمومان کوردستانە حەق نییە ئێمە هین بین حەقەیە هەمومان شانازیکەین بەڵا ڕاستەکەی هەورامانیش لە حەقیقەتە مرکزی منطقەیەکی پاک و خاوێنە و ئەنجارە مرکزی جوغرافیای کوردستانی گەورەیشە چونکە چەند تەماشا بکە 6 پارێزگا لەم لا کوردستانە 6 لەو لا کوردستانە جەبالاتی کێوەکانی هەورامان ڕابیتە نەک فاسیل بێ لەبەرەوە من متەئەسیرم لەوەی کە ئاگەر بێت و یەکێ لە کوردستانی تورکی یا لە کوردستانی سووریە و یا لە کوردستانی سووریانە های ئەو داگیرراوی ئەوێ ئینا کوردستانی نەی سووریە من بەلام و حەق نێ بڵێ کوردستانی عێراق و ئێران و بڵێ کوردستانێک ئەو لە قەبەی سەهەیەتی باشە ڕۆژهەڵات و ڕۆژاوا و باشوور و باکوور زۆر چاکە کوردێ لە باشوور و باکوورۆ فەرقی چییە؟ مثلا من ئەمە تێگەیشتنی من ئاوایە ئەگەر نێش پێکابێ خەڵداوای لێبوونی دیەکەم ئەگەر یەکی ئیسلامەتی کە ئەبێ فەرقی موسڵمانێک لەم قوتری زەوی بۆ ئەو قوتری زەوی نەخا لە حەق و مافە ئەگەر یەکی کوردایەتی کە ئەبێ فەرقی کوردێکی ڕۆژهەڵات و ڕۆژاوا و باکوور و باشوور نەخا لە هەموو حەقوق و مافێکە لەبەرە زۆر پێم ناخۆشەکە ئەگەر کوردێ لە تورکیە و بێ بۆ ئێرە لە کوردستانی کە بەدەست تورکیەوەیە بڵێن ئەوادەی کوا تەسکەرەکە و یاکوا پاساپۆرتەکە فەزابووتی چی ئەو سنوورە دانراوە سنوورێکی زاڵمانەیە تەقسیمی میلەتی کووردە بەڵام مامۆستا شێخ محەممەد حیزبی ئیسلامیەکان وایان کردووە نا ئەوانەشی کوردایەتیان کردو واسەریشیان کردو بگرە هەندێک جار لە هەندێک قۆناغی سیاسی دەستیان چۆتە خوێنیەکیش بەداخەوە باشە مامۆستا من ئەمێ پرسیارە بکەم بۆچی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی دەکرێتە یەکەمین ڕابەری گشتی بستنەوەی پەیوەندی ئیسلامی تۆ چۆن کڕیتە ڕابەر من لەبەر ئەوەی کە ئەو ڕفێقانم کە ئەو ناوایان لە منە پەیوەندی بە تەمەنی مامۆستاوە بوو یاخود پەیوەندی بە ئەزمموی سیاسی مامۆستاوە بوو یا لەبەر چی بوو واللهی دوو سێ سەبەبی هەبوو یەکەم من ئوسلوبم وایە محەبەت هەر کەسێک هەموو موسڵمانێکم بە سیفەتی ئیسلامەتی خۆشەوێ سەر بە سەر بە هەر گروپێک هەر ناوچەیەک بوو بەڵێ هەموو موسڵمانێکم وەکو موسڵمانەتی خۆشەوێ و هەموو کوردێک وەکو کوردایەتی خۆشمەوێ حاڵی ئازمەبی شخصێ بووم حتا لە کاتێکە گەنج بووم دوو گەنج سوئی تەفاهمیان بایە سڵحمەکردن ئەوە تەبیعەتم بووە یەکیانەوە بوو یەکێکیانەوەش بوو من سەبەبێکی تریشی ئەوە بوو کە من لە حەقیقەتە لە کاتی خوێندنمە پێم ناخۆشە ئەمیشە بڵێم تاوەکو مەلایەتیەکەیشم هەمیشە احترامی خەڵقم زیاتر گرتووە حەزم لە ڕێگە ڕۆینا مەگە بە زۆوسیان لە بەرەو بڕۆ یعنی احترام بۆ خەڵکەکە بۆ ڕەفێقەکانم بۆ هاوڕێکانم یەکێتر لە سەبەب کە جەلبی دڵیانم کردووە یەکی تریشی لە سەبەبەکانی ئەوەیە دیارە خەڵ تەماشای تۆزێ معلوماتەکە تەماشای تۆزێ بنەماڵەیەەکە لەبەرەوە لوتفیان کردو لەگەڵم و ئیشیان زانی من بە زۆر داویانە بەسەرما هەر سەعاتی ئارزویان بەبێ هیچ حتا مامۆستا شێخ لوتفی بەرزنجی کە تەشریفی هاو دوای ئەوە من لە ساڵی 1970 تەنزیمەکەمان کردو بەڵام لە ساڵی عەرزت بکەم 1970 ئیعلانی عەلەنیمان کرد و پێشمەرگەمان ئیعلان کرد لە 1986 مامۆستا شێخ لوتفی تەشریفی ها لە ماڵی خۆمانە ئیجتیماعێکمان کرد فەرموو جەنابەت
مرشد عام باشە بەر لەو تاریخە مامۆستا پرسیار بکەم ساڵی 1970 مامۆستا شێخ محەممەد بەرزنجی بە سەردانێکی تایبەت ئەچێتە لای ئیمام خومینی لە ئێران ئەم سەردانە چۆن بوو مەبەست لێی چی بوو لە دانیشتنەکە چی باسکرا ئایا لەوێ داوات لێ کرد کە هاوکاریتان کا بۆ ئەوی گروپێکی ئیسلامی بەخۆ دروست بکەن لە باشووری کوردستان ئەوە حقیقەتەکەی عەرزکەم من مامۆستا بورهانی مامۆستا قانع ڕەحمەتی خوا لە هەردووکیان ماوەیە ئەمری بالقەبزی هەبوو لە بەغا هاتبوو ئەم منتەقەی شارواژێرە نزیکی حاجی مامانەوانە دێکۆنێکی بوو لێ بوو دوای عەفواتی بۆ دەرچوو ڕۆژت هاتوو وە سلێمانی کات و وە سلێمانی منیش ماڵمان لە شسا بۆ خەتیبی شانەری بوو وەکو خزمایەتی وەکو خۆشەویستی چوون بۆ بەخێراتنەوەی ئەو بەکاری سیاسی لە بەغاڕای کرد و گەڕا بۆ بە کوردستان بەڵێ تقری دوریان بۆ نووسی بوو تەقریان بۆ نووسی بوو خۆلاسەوە کە ئەمە کوردایەتێکەوەوانە لەوێ لەسەر ڕادیۆ قسەیە کرد دوای کە ڕای کرد خۆتەعالی ڕزگار نەجاتیە نەیانتوانی بگرن بە شێوەی عاقلانە هاتوو دوای 2 ساڵ عەفواتی بۆ دەرچوو هاتوو بۆ سلێمانی منی چوون بۆ بە خێراتنەوەی کە چوون بۆ بەرە خێراتنەوەی لە ماڵەوان بمیشتا لە ماڵ و تەلەفۆنیان بۆ گوتیان نەی تۆ بەڕۆژە وتم بۆ وتی وەڵا 2 مسەلەحی استیخباراتی هاتوون 2 ڕێگە بۆ ماڵێمە هەردوو ڕێیەکان گرتووە و هاتوون لە قوتێبخانەکە گەڕاون 7 گەڕاون بازی ئەولا قژی تویشان بردووە ئەمە لەبەر ئەو سەردانی تۆ بوو بۆ لای لەبەر ئەوە نەبوو لەبەرەوە لەسەر وتارەکان و تورڕێیەکانم ئەمجا وتم ئەی کەی بێ بە وتیان ئاخر بەشەوە سەیتەرە نامێنێ ئیتر لە کۆڵانی حکوومەت نامێنێ بالفعل شەو هاتمەوە بۆ واستەی خزمێکمەوە کە سیارەکان نەیە پشکنی وەبجە سەیتەرێش هەر نەیەما بەڵام دوو احتیاتە بوو یەکەم سیارێ شخصێ بپێمەوە خزمێک لێ نەپرسن دووهەم سەیتەرێش نەبێنێ ئەو دوو احتیاتم کرد هاتم یەکسەر نوێژی بەیانم کرد و مناڵم دەستگرت و ماڵم بەجێ هێشت ماڵ بە کتێبخانەوە بە وەسایلی ماڵەوە ماڵێکم بە بەردەسپی کرد بوو بەجێ مێش بەس مناڵەکانم کرد بەس قورئانێک و نەهجول بەلاغەیەکم لەگەڵ خۆم هەڵگرت و ئیتر ڕۆیشتی کە حکوومەت بۆ بەیانی هاتبوو شۆفڵیدا بوو لە ماڵەکەم چیتیا بوو وەسائل بەتایبەت کتێبەکانم پێ ناخۆش و کتێبی شە هەموو بردبوو هەمویان ڕووخانە بوو ئەوخوا ێسێش داوام نەکرد لە حکوومەتی هەرێم قەرەبووی کتێبەکان قەرەبووی ماڵەکە و کتێبەکە و پارچێ ئەرزم بدەنی بۆ ئێران چوون مامۆستا ئێوە چوینە کەش چوینە کەش لە کەژۆ کەژی هەورامان یا ڕەحمە بەگێکی سەرگەتی خۆمان هەبوو ئەم یا ڕەحمە بەگە مەقڕی پێشمەرگەی پارتی بوو مەقڕێکی هەبوو پێشمەرگەی پارتی بوو لە وشکەناو نۆڕۆژ میوانی ئەو بووم ئێتە دوایی چوین بۆ دیوە لەوێ خزمشتمان هەبوو هاتن بەدەمان و مناڵانەکانیان بر بۆ لای خۆیان و منیان ئەمجا حکوومەتی چوومە لقی 34 پارتی لە دزڵی وڵا ویستم کە لێ زۆری پێنەچوو هاتن بۆ لام بەرادرانی پایقەڕەش بوو لەوێ کاک ئەنوەرێکی لێ بوو وتیان وەڵام مەسئولینی ئێرانی هاتوون نازانم چۆنیان زانی و تۆ هاتون داوای تۆکەن توانی بیان بینی ئەوە بە داوای تۆ هاتوون ئێوتم باشە خۆ من پێم نەوتون کاکە غیر خۆتان پێتان وتون یەکی هەیە ناو ئێوە پیاوی ئەوانە ئێوە نایناسن یا خەیر خەڵقی دزڵی پیان وتون کێ بێ وڵای ت زانیویانە هاتوون تو قەیچەکە با بیان بین وڵای یەکسەر کە بدمیان بۆ لای ئیمام خومەینی طبعا چوینە تاران طبعا منیش وەزعی خۆم باس کرد کە ئەڵبەتەوان منیان ناسامە چکم لە شانەری خۆتم بەدا دژی حکوومەت و دیارە شتیان پێگەی بوو تۆ ئیمام خومەینی زۆر مەحەبەتی کرد و تی حەزەکەم ماڵە بۆ بگەن لە تاران و هەموو شتێک بووە تو وەڵام من نایەمە تاران چکو مناڵەکانم ئەخوێنە مناڵن فارسی نازانن لە کوردستان دایانە نێم ئیتر لوتف کردوە من خان وشتم هیچ ناوێ لێرە ئەڕۆم و ئەچمۆ مەریوان کوردستان دانیشم ئتر لێ من تەکالیف لە ئیمام خومەینیەکەم ئەوتی چی ئەڵێ من حازرم ماڵتەوێ سیارە تەوێت پارەتی وت وڵی هیچم ناوێ بۆچی حرمەتی خۆم پێخۆش بوو بۆ تەنازولکەم بۆ بزم کاتێک دوو کەلیمە بۆ بنووسە لە مەقەبایەکە لە کاغەزێکە کە من میوانی جەنابەتم وەڵاویش بۆی نووسی منی چاپم کردو چاپنە هینم کرد کەپسم کرد کەپس ئەو نووسراوە نەمەوە مامۆستا ئەو نووسراوە بەداخەوە خۆتێک هاتمەوە هینم کرد لەگەڵ جمهوری ئیسلامی تەسبیح حسابم ئەویشمە پێدانەوە چگوتم با نەڵێن کابرایەکی ئیستیغلال چییە جا دوای نسبەتی ئەوە کە من ئیمام خومەینیم دی
ئیتر لای مەسئولینی ئێرانی زۆر احترامی منیانەکە خلاصە هەموویان بە گەورە و بچووکو ئەمجا دوایی برادرانی خەتی خۆم تەنزیمەکەم کە لەیانە شێوە یەکسەرە هاتن بۆ لای من ئەمجا من لەوێ لە ئێرانە سەردانی هەموو کوردێمە کرد پارتی وایە لێ تا ئەو پارتیانی کە زمانی مەرحوم بەلا مستەفا لیان شێوە بوون هاتبوونەوە مازەندەران و لە ڕەشت و گیلان و ئەوانە لە شێمالی ئێران بوون لە قەزوێن بوون سرم لێدان لەبەرەوە بەزۆین پیاناتەوە جا ئەوەت ئەرز بکەم دوایی من لەوێ کە خەڵکەکە یەکسەر التحاقی پێوەکردین اینجا ئێمە ئیعلانی لە 84 ئیعلانی علەنی حیزبەکەمان کرد بە ئیعلانی پێشمەرگەیش کەواتە دامەزرانەکەی کەیە ئەوەی کە ئەڵێ 1970 ڕاستەکە تەنزیمە سێڕێکە تست پێکرد بوو بەڵام لە 84 ئیعلانتان لە 84 ئیعلانی علەنیمان کرد لە 85 لەشکری قورئانتان دروست کرد هەر لە 84 ئەسکەریەکەشمان دروست کرد بەڵام علەمایشمان ناونا ڕابطة العلماء حیزبەکەی ناوی حرەکەی ڕابطەی ئیسلامی بوو عەرز دەکەم تەنزیمی عەسکەریمانەوەنا لەشکری قورئان فەرماندەی لەشکری قورئان مامۆسا عەبدوڕەحمان ئەوڕەسی بوو بەڵام مەسئولی عەسکەری مامۆسا عەلی بیارە بوو جا عەرز دەکەم دوای مامۆساجان ئەوترێت ببەخشە ئەوترێت دوای چوونی مامۆسا بەرزنجی بۆ ئێران ئیدی وەکو ساڵانی پێشوو کاریگەری وتارەکانی نامێنێت گەرمگوڕی وتارەکانی نامێنێت بۆچی وا بوو وتار من نەماحەد وتار وتار چی بە من تەنها بینێ لەسەر ڕادوێی سنە وتارمەدا لەبەر ئەوەی خۆم بپارێزم لەوەی خەڵوا بزانێ ئەهلی مجامەلەم بۆ وڵاتێکی تر نابێ وتارەکان سیاسی بوون یا کۆمەڵایەتی بوون ئەوەی کە لە ڕادوێی سنە وەڵڵاهی لە هەموو بارێک قسەمە کرد لەبارەی عەقیدەوە لەبارەی عەقیدەی تەوحیدەوە تەوحیدی عەقیدەوە یا عەقیدی تەوحید هەر کامیان بێ ئەبێت لەبارەی ئەخلاقەوە و لەبارەی عەدالەتی ئیسلامی بەتایبەتی عەدالەتی اجتماعی طبعا سیاسیشی هەتیا بوو باسی مەزڵومەتی میلەتی کورد مەکرد باسی تەواغیتی عێراقم دەکرد هەز ناکەی مامۆستا ئێوە بڕێک دواکەوتن لەوەی کە لەسەر مەسەل نەتەوایەتیەکان بەشداریتان هەبێ و قسەتان هەبێ و ئامادەیتان هەبێت دەوترێت تا سەرەتای هەشتاکانیش بزوتنەوەی ئیسلامیەکان وەکو پێویست لایەن لە مەسەل نەتەوایەتیەکان نەکرد بوو لە کاتێکە سەدام هیچ کات جیاوازی نەئەکرد لە کوشتنی مەلایەکی ئاینی و پێشمەرگەیەکی شوێعی و شوانی گوندێک و ژنێک و مناڵێکە ئەوەی کورد بووە ینی بەچ بەو دیدگاوە سەیرێ کرد لەو تێڕۆینەوەی بینی هەر کورد بووە ئەو دەستی ئەچوە خوێنی بەلایەوە گرنگ نەبووە سەر بنەوەی سەلاحەدینی ئەیوبیە یا سەر بە بزوتنەوەیەکی ئیسلامی سیاسیە یاخود کابرایەکی شوانە لە گوندێکە قەزەی نەتەوایەتی وابزانم دیفاع لە وەتەن و لە نەتەوە و وەتەن وابزانم شتێکە لە دائیرە و بازنەی شەریعەتی ئیسلام دەرناچێ لەبەرەوە بۆ نمونە من بیستمە ئەڵێن مامۆستا شێخ محەممەد بەرزنجی ببەخشە باوەڕی بە خزمایەتی زیاتر تا بە حیزبایەتی بۆیە ئەو پرسیارمەبەستم بڵێ ئەویش عەرز دەکەم من بەلامەوە هایە هەموو ئینسانێک ئەگەر فیترەتی خۆی ملاحەزەکە وایە ئێستا بۆ نمونە ئەمن بەجە ئێمە سێ دائیرەمان هەیە سێ بازنە یەکەم بازنەی نەتەوایەتی کوردمان هەیە ئەمە بازنەیەکە و هەموو بازنەیە 309 دەرەجە 360 دەرەجەیە خۆتەنا بەدەزانی چوار زاویە قایمەیە ئەمە لە دائیرەی کوردستانیەت و کوردایەتە ئەمن بەلام و واجبی سەرشانی هەموو ئینسانێکی کوردی موسڵمان و دیفاع لەم ئاو خاک و میلەتەی واجبێکی دینیە زەنی بۆ واجبێکی دینیە بۆ چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە خوا ئاەتی بۆ نێرێ فەرمێ و ئەنذیر عەشیرەتەکە الأقربین ئینزاریان کە جەهەنەمێ لە ئالایە بۆ ئەوەی کەوا نزیکەکانی خۆت ئەقرەبای خۆت ئەوانە ئەقرەبن کەواتە ئەمە دائیرەی یەکەم واجبمانە ئەوە یەک دوو یەک لیتر ئاو نەک نەوت یەک لیتر ئاوی کوردستان بۆ غەیری کورد بەبێ ئیجازەی خۆیان حرامە بۆ غەیری کورد بۆ غەیری کورد یەک لیتر ئاو یەک بستخاکی کوردستان بۆ غەیری میلەتەکەی خۆی ئەمە شەریعەت واڵێ خۆ من ناڵێم بۆ غەیری ئەمە کەواتە ئەمە بازنەیەکە هەموو ئەبێ ئیشی تیا بکەین بەڵام بەپێی منهەجی ئیلاهی کە خوای گەورە کە من دەڵێم وەکو کوردستان
پێغەمبەر صلی الله عليه و آله وصحبه وسلم تا لە پێشا حیجازی ڕزگار نەکرد هیچ حەقی بە شامۆ نەبوو، حەقی بە ئێمەنیشۆ نەبوو. دوایی وردە دوای خۆی خولەفای ڕاشیدین خۆیان لە ڕازی بێ وردەوەدە فتوحاتی ئیسلامیان دەست پێ کرد. لەبەرەوە ئەبێ لە پێش وڵاتەکەی خۆ دائیرەی یەکەمە، بازنگەی یەکەمە، ئەبێ ئەم ئاو خاک و میلەتی خۆتە ڕزگارکەی کە ڕزگاریشکەی بەچی بە منهەجێکی ئیلاهی، چونکە خوای گەورە تەنها خوای عەرەب و کورد نییە، خوای عەرەب نییە بە تەنها یا خوای فارس یا هی خوای تورک، ڕەب العالەمینە، کەواتە ئەم یەکەم بازنگە کورد و کوردستانە. ئەبێ بەپێی ئەو منهەجە ئیلاهیە كخوا فرمي إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون. هو أمرك هذا عدل، إن الله يأمر بالعدل. إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى. جا خو تشاوليتي خو عدل إيتاء ذي القربى بشكل إحسان وخو بتايبتنا يعني هنا لأنه إحسانه يعني تشاك إحسان يعني تشاكا كدن لأنه تشاكا عدل مهم ترى لباقي تشاكا كان إيتايز القرباش عفوم كاتم زور كما هو قصة في أبرم بمخشى أبي أوبر شرب كم بوشي موصى الشيخ محمد برزجي باش صالك دزلة ربرايتي بزنوي بيوندي هلا جريو بوستكي تسليمي ملالتي في واجويك بله جاء أوش بكورتي دو كلمة ترى لهم إتأش مسألة وجابة وتم دائرية كم بازنية كم كردستان بازنية دو هم أمي إسلامية أبي إما وكو مسلمان دلصوزي أمي إسلامي مين أو بازنية كي جورة ترى دواي أمي إسلامي أمجا دائرية كي جورة ترى هي دائرية بشريته إنسان بمطلقي مخاطبي خواه أبي نك تنها خدمتي ملتي وكرد كينو تنها خدمتي مسلمان كين أبي خدمتي هم إنساني بكين ما صيّن أجر بخيري ولا يبشارك بيه أو سؤاليته أو دائري سهم هم إنسانيته أنت جاتي مسألة وازينا كمان تشيبو أمن لحقتها خلقي كزور التحاقي كل فيها معنا تواني مان چن هندروس كين چن هيز دروس كين هيزي صلاح الدين وهيزي خالد وهروها هيزي شافعي وهيزي حمزة وهيزي شو أمانة ما مسا شغلتي كتشي فيها يكم أستاذ جامعة جيراب ولاي بعسكاني بزحمت بربوبو دو امتيازي هبو بسر منع يكي كان هو أستاذ جامعة بو أولى قبي مهمة أستاذ جامعة إمام خطيب يكم دو همش إمام خطيب وكمن أستاذ جامعة بدو عمري شيلا من توزع جورة خود أم بوست تسليم كريا خوي داوي كريا خود بهاو جاردن وراويج وشوراب خوي داوي نكرد خوم ترحم كردو إن جا قراري سركرداتي لسندنا باشا أوتريت راجعني بزنوي بيودي إسلامي بريتي بولا ديشكاوي سياسة كاني إيران أم قصية شن راسته عزكم أصلا يما لقال ناتوان بلهم إيران لقال همو معارضة عراقي شون بو لقال مش وابوه أويك بلام باور بفرمون همو أو فترة يما ناو دروز بوين من لحركة رابطة تا حركة كناو من نبى حركة إسلامي حركة رابطة بو رابطة كمالك مع حركة إسلامية بهاتري ملا عثمان وأنا رحمة إخوان عليه ما وصل ملا عثمان وما وصل ملا عمر وما وصل ملا علي رحمة إخوان عليه دواي أوانيش كبوبا يكبون إما ناحية نتوصية كسمان قبول كروه نتوجيه كسمان قبول كروه حتى كاتيك إيران دسيكر بحركة كردن بارو العراق خو أفريقيا ما وسمى عثمان ما أبو ما وسمى علي ما أبو رحمة إخوان ليبيا ما وسمى عمر ما أبو هاتي لباوة دانشنيك ماكر ياما قرار من دا ياما ناحية بيش مرقي من رازينين داخلي خاكي عراق بي لم قلتني حلف جيشا ليشا ياما موافق نبوي وبحياة من يقم فرزي جمهورية إسلامية ما نهينا وبوديوا هو قناعتها به صحيح كاتي برنامجتها وهولين القيدوها ما زيادة الدرجة بقفتوا من برزان القية كميدي دارك مال الغلطور بريس ما وصل الشيخ محمد برزنجي
کۆتایی پێهات تا ئەڵلقەی دووهەم و درێژدان بە گفتوگەکان بەخواتان لەسپێنی خواتان لەگەڵ سپاس خەتان بۆ کە موفق بن.